ڕێکەوتنی نەوتی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەنگاوی باشی بڕیەوە و دوای چەند کۆبنەوەیەک لە نێوان هەردوولا توانراوە ڕێکەوتن لەسەر چەند مەلەفێکی نەوتی بکەن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش ئاشکرای دەکات هەرێم و بەغدا لەسەر ئەوە ڕێکەوتون کە هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەسی سۆمە بکات و لە بەرامبەر حکومەتی عێراقی 17 لە سەتای بودجەی هەرێم ڕاونە بکات. هەروەک ڕێکەوتن لەسەر ئەوە کراوە کە نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆ ڕێنەوتەکانی هەرێمەوە ڕەوانەی ئێران بکرێت. ئەو ڕێکەوتنەش تەنها جێبەجێکردنی ماوە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە. لەم دانیشتانە ڕێکەوتن کراوە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە چەلگە نەوتەکانی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە بداتە کۆمپانیای سۆمۆ و لە هەمان کاتدا حکوومەتی عێراق جێگیری 170 بکە و موسە و بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیاری ئەوەی کردووە و ئامادەسازی ئەوەی پیشانداوە کە ئێمە ئامادەین لە ڕێگەی بۆری نەوت ئەم نەوتانە بچێتە وڵاتی ئێران. ئەمەش ڕێکەوتنی لەسەر کراوە. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانش ئاشکرای دەکات نزیکەی 70 لە سەتای ڕێکەوتنی نەوتی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کراوە. ئەوەی ماوەتەوە تەنها 30 لە سەتایە کە ئەوش پەیوەندی بە گرێبەستە نێودەوڵەتیەکانی هەرێمەوەیە لە بواری نەوتدا لەگەڵ قەرزەکانی حکومەتی هەرێم لەو سێکتەرەدا. لە بواری نەوتە ئەتوانی بڵێ لە 170 بەرەو پێشچوون چووە لە 130 ماوە بە تەقدیر. ئەویش زیاتر پەیوەندی بە گرێبەستە نەوتیەکان لەگەڵ کۆمپانیاتە ناشناڵەکان کە لە هەرێما کراوە و ئەو قەرزانی هەرێمی کوردستان کە چۆن چارەسەر بکرێت. ئەتوانی بڵێ ڕێکەوتنەکە ممکنە بەڵام ئاسانیش نییە لە هەمان کاتە. لە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان و دەرهاویشتەکانی ئەو پرۆسەیە حکومەتی عێراقی لە ڕێگەی سنوورەکان و فڕۆکەخانەکان و بودجەوە ئاپلۆقەی خسوۆتە سەر هەرێم و تا ئێستش درێژەی هەیە. ئەگەرچی لە ئاسی سێکتەرەجیەکاندا چەند لیژنەیەک پێک هاتووە بەڵام تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکرا و بەغداش ئاپلۆقەکانی لەسەر هەرێم هەڵنەگرتووە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.